ئەم ئیمانە فیتریە دوایی ئەگەر بێت و تۆز و خۆڵی لەسەر نەنیشێ، ژەنگ نەیگرێ، خۆی بەرەو هۆگربوو نەڕوە. ئیمانە فیتریەکە وای لێدێ ئیتر زیاتر تەعاملی لەگەڵەکە، ڕەفتار لەگەڵ خوای گەورەکە، ئەجا بەرەو هۆگربوو نەبێ، دوای خۆشی بێ، دوای ئیمانێکی پێدێنێ بەکردەوە ئەیسەلمێنێ. ئەوەش ئیمانی ئیماندارانە. بەڵام ئەگەر ئیمانەکە لە شوێنی خۆشی مایەوە هەروە ئەڕوا. ئەمما ئیمانی هەندێک کەس کە فیترێکەیە ژەنگی لەسەر کۆ بێتەوە یان تۆز و خۆڵی لەسەر کۆ بێتەوە. تۆز و خۆڵەکان چین؟ یەکەمین ڕێگر لە گەشەی ئیمانەکە یا سڕینەوە و لادان و چۆرکردنەوەی باوا بڵێن وەکو کانیەک کە چۆرە بێتەوە. یەکەم شت جەهلە، نەزانینە. لەبەرەوە ئەو کەسە نایەوێ بزانێ خوا هەیەیان، نایەوێ مناقەشە دامەزرێنە لەسەر ئەمە، خۆی لە حەز و ئارەزۆکانی هاتی یان جاهیلە، تاقەتی تاقەت و حوسڵەی و مناقەشەی و هەموو دلیلانەی نییە. لەبەرەوە نەزانین پەردەیەکە کە ئەو ئیمانەدا ئەپۆشێ، بربەستێکە لە ڕێی گەشەکردنی ئیمانەکە. دووهەم لوتبەرزی خۆی. کابرا کە متەکەبرە، یعنی خۆی بە عالمێکی بەرز دەزانێت، خریج جامعەیەکە مەسەلەن یا ماجستێریە دکتۆرایە، نایە مناقەشەی خەڵکێکی تر بکا کە باز لە وجودی خواکەن. با بە ئێمە مەرحەلانەمان تێپەڕاندووە. باوەڕێنان بەخوا بەس بۆ پیرەژن باش، بۆ ئەهلی لادێ باش. من قسەمە کرد لەگەڵ یەکێکا سڕبی و قسەمە کرد لەگەڵ یاویت نا دین باشە بەس بۆ ئەهلی لادێ باش. یەکێکی تر ڕۆسی بۆ قسەم لەگەڵێ کرد جاری واوەی و دەچم بۆ کەنیسە، وتم تۆ باوەڕ بەخوای ناکە، هەست پێ یەکەم پێویستیم بە کەنیسەیە ئەچم، پێویستیم بەخوایە ئەچم بۆیە بۆی دوعا بکەم. ئەمە لە ڕووی پراگماتیزمە وەریگرتو، ینی وەکو ویلیەم جیمسەڵێ بزانە ئەوە منفعەتی بۆت هەیە یان ئەوە باوکتە، بەس بزانە منفعەتی هەیە بۆ تۆ. ئەگەر منفعەتی بۆ نییە بۆچی باوکتە لێی گەڕ پیاویی ترەوە بۆ خەڵک ئەچی بۆ کەنیسە. کەنیسە ئیسفادە هەیە ئاگە سوکنایەکی ڕۆحیم پێبەخشە ئێدە بچوو. وەڵا هیچ نییە، هەرە ڕێن لێ نەختێک شیرینیە خۆین و بە ئاوازێک تەرانیمێکمان بۆ خوێن. ئێڵە گەر دڵخۆش دەکا بچوە، گەر نییە وەختەکە زایع ماکە. ئەوە بەو شێوە منفعیە. بەڵام ئەگەر هاتوو ئینسان لەو لوتبەرزەی دابەزێ، لەو جەهلەی بێتە خوار، خۆی شارەزا بکە وردۆ بێ بە دوای هەر لە ڕووی فەلسەفەوە، لە ڕووی عیلمەوە، لە ڕووی هەر شتێکەوە، لە ڕووی مەنتەقەوە بێتە پێشێ، ئەگا بەوەی کە خوای پەروەردگار وجودی هەیە. ئەنجا هەوا هەوەسی خۆی، حەزەکانی، ئارەزوەکانی، یەکێک بە هەوا هەوەسی خۆی گەیشتۆتە مەنزیلەیەک کە مناقەشەیەکی نایەتە خوارەوە لەبەرە ئەو مەنزیلەی لەدەستەچ. یەکێک وا ناسراوە کە ماشەڵڵا مولحیدێکی زۆر مهمە. ئێمە هەتاوەکو سربەخۆی خۆی لە ناخیانە بێ زاڵ ببێ بەسەر ئەو مەنزیلە کۆمەڵایەتی کە هەیەتی، ئیعلانی باوەڕکردنەکەی خۆی ناکە. هەروەها هەبوونی گومان. یەکێک گومانی هەیە لەوەی وجودی خوا هەیە یان ئایا خوا ئەمەی کە ئەم گردونەی دروست کردووە کە ئەم سیفەتانە کابرای بێدین ئەڵێ بەڵێ طبیعەت دروستی کردووە، بەڵام طبیعەت بە مەلایین ساڵ دروستی کردووە. ئەنجام ئەم زەڕاتانە بە سوتفە بە یەکتر کێشراون پێک هاتوون. ئەوەش حاصڵ شتێکی کە دێ سەرشیکردنەوەی هیچ نییە. بەڵام لە سەرەتای ئەو کە مناقەشەیەکە، یعنی وەکو وایە من بڵێم ئەم کتێبە دروست بووە لە خۆیەوە، بوومە لەرزە هاتووە و لە مەتوعەکەیداوە و حرفەکان هەمووی دەمج بوون و ڕبت بوون و دوای بۆ بەم کتێبە و لەسەر وەرەقەکان نووسراوە، وەرەقەکان دوای بڕرا و دەرزی لێدراوە. یعنی ئەو شتێک نییە منتەق و بۆڵیکە، چونکە تۆ ئەگەر پارەیەکی معدەنی کە یەک پارچەیە دوو احتیمالی هەیە هەڵیەدەی ئاوا شێری ئەخە دەکرد، بەڵام زارێک کە هەڵەدەی زاری تاوڵە 6 احتیمالی هەیە، یەک دانێ و 6 احتیمالی هەیە کە کردو دە 2036 احتیمالی هەیە. یعنی تا شتەکان زۆرتر بن، احتیمالەکان زۆرترە بن لەوە. ئەنجا ئەم هەموو کەونە چەند مەلاین و ملیار احتیمالمانەوێ بۆی بڵێن وا دروست. ئەگەر بێت و کابرا لەسەر گومانەکەی خۆی یەک گومانی گرتووە لای بۆ بە حەقیقەت وڵە خوا نییە، تەواوی تر نایە مناقەشە ئێمە بکەیت و ئەمە ناگەیتە نەتیجە لەگەڵ. بۆیە من پێم وایە باوەڕهێنان بە خوای پەروەردگار شتێکی فیتریە، ئەگەر چی مولحیدەکان نکوڵیشی لێکەن. بەڵام لە تاریخیشا زۆرن ئەوانەی وەکو ئیمە دۆرکایم یان کشەکەی ستالین یا فیرعون یا خەڵکانێکی تر کە ئیشارەتیان بەوەدا و باوەڕیان بە وجودی خوای پەروەردگار هەبووە. خوای گەورە ئێمەش ئێوەش هیدایەت بدا بە ڕێبازی خۆی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.